2 ساڵە جوتیارانی شاری کەرکووک پارەی گەنم و جویان وەرنەگرتووە، ئەمەش نیگەرانی لای جوتیارانی شارەکە دروست کردووە. چەند جارێکش جوتیاران لە بەردەم سایلوی کەرکووک خۆپیشاندانیان ئەنجام داوە، بەڵام تا ئێستا کێشەکانیان چارەسەر نەکراوە. ئەوە 2 ساڵ پارەبار وەرنەگرت چی بکەین ئێمە؟ گاز گرانە، بەنزین گرانە، حەق وایە حکومەت سیارە بدە، تۆ بدە، شیمیا بدە، تەشجیعی فەلاح بکات، نەوەکە لە فەلاح بخوات. دواکەوتنی پێدانی پارەی جوتیاران وا دەکات دانیوێڵەکانیان لە بازاری ڕەشدا بە پارێکی کەم بفرۆشن و چاوەڕوانی حکومەت نەکەن. فلاح قنمي بمن دا ومن تجارم اجا من حكم النباتي من تجارم فلاح حكم النباتي من التي بعرف فلاح بدم فلاح قنمي كيبا من فروشته راستا بس من داومة حكومتش بارك كبن بمن دا من التي بعرف فلاح بدم. پێنەدانی پارەی جوتیارانی کەرکووک لە کاتێکدایە حکوومەت پارەی جوتیارانی ئەو ناوچەی داوە کە لەژێر دەستی داعشدان. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکش دەڵێت بەغدا 110 ملیار دینار قەرزاری جوتیارانە و ئەو پارەی بۆ کەرکووک تەرخان کرابوو بە بڕیارێک درا بە جوتیارانی نەجەف. بڕە پارەکەی کەرکووکیان داوە نەجەف بە بڕیارێک 50-60 ملیار بوو، واش دزانم 80 ملیار بوو دایانە نەجەف محافظەی نەجەف ئەرگواسیان و دایانە ئەوان دیارە ئەوان بەبەرترن لە ئێمە. دووش وەزارەی ناوخۆ کتابێکی تەمیم کردووە ئەڵێ منتیقەی کەرکووک منتیقەی ساخنەیە پارەیان بۆ منێرن عەلە ئەساس ئێمە داعش داگیرمانی کردووە و ئەوە خۆی سەیرە کە وڵاتیان نەزانێت چەند بەشی لەم چەند محافظەی داعش داگیری کردووە. نزیکەی 2500 جوتیاری شاری کەرکووک پارەی گەنم و جۆی ساڵەکانی 2014 و 2015 وەرنەگرتووە کە بەڕەکەی 110 ملیار دینارە و لە پێشووتردا وەزارەتی ناوخۆی عێراق شاری کەرکووکی بە شارێکی ژێر دەسەڵاتی داعش ناوبردووە. ئۆژین جۆڵا NRT کەرکووک.